پۆلی دوازە سڵاو و مامۆستا ئەنوەر عوتمان جارێکی تریش هاتێتە خزمەتتان لۆ باسکردنی بابەتێکی تر لە بابەتەکانی العصر الئیسلامی والعصر الأموی. جا بابەتی ئەو زارەمان قەسیدەیەکی کەعبی کوڕی زوهەیرە کە زۆر بەناوبانگە، قەسیدەی ئەلبوردە یاخود قەسیدەی بانت فؤاد کە مەدح الرەسوول والمهاجرين من قريش. قصيدەکە تایبەتە بە مەدحکردنی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم، هەروەها مەدحکردنی کۆچەرانی شاری مەکە لە بۆ مەدینە. کەواتە غەڕەضی قەسیدەکەی دیارە، غەڕەضی قەسیدەکەی مەدحە. پێش ئەوەی باسی قەسیدەکەی بکەین و شیکردنەوەی لۆ بکەین، ئەگەر سەیرەکی ژیانی کەعبی کوڕی زوهێری بکەین دەبینین بە کورتی باس کرایە، دەڵێ كعب بن زهير شاعر ولد في العصر الجاهلي وأدرك الإسلام. شاعرك لسردمي نفامية لدايق بوا بلام وأدرك الإسلام فترة سردمي إسلامي شي بينية وكباسي دكين بويتا مسلمانيش أوانا مخضرم يعني بيدرين تمن دريش شاعري دو قناغ يعني بيدرين، شاعری دوو قۆناغ، هەم قەت قۆناغی پێش ئیسلامیان بینیە، هەم قۆناغی ئیسلامەتیشیان بینیە. توفي سنة 25 للهجرة. کەی وەفاتی کردیە؟ ساڵی کۆچکردنی چەندە؟ ساڵی 25 هیجریە کە دەکاتە بەرامبەر بە 645 ساڵی 645. ئاگادار بە ئازیزم، ئەو ساڵی وەفاتی ساڵی لەدایکبوونی باز نەکرایە، زۆر گریمانە دەکرێت بێتەوە لە هەڵبژاردنەکان. چت بداتێ؟ ساڵی ولادەتت بداتێ. جا یەکێک لە ساڵەکانی ولادەت بداتێ ئەو 25 بیتت. ئاگادار بە پێ هەر مەخەرێتێ. جارێک لەو زاریات بۆ تەڵەبە هەڵایان کرد بۆ فریویان خوارد بە ئەوە ساڵی وەفاتیت، ساڵی لەدایکبوونی باز نەکرایە. لە توش مەطلوب نییە کە شتێک باز نەکرابی بيزاني. هجا رسول الله صلى الله عليه وسلم ثم جاءه مستأمنا. كاتي كلمك يا بو خلقان دجاتي بيغمبريان دك صلى الله عليه وسلم بهم الشوازي كعبي كوري زهيرش، كعبي كوري زهير ككوري شاعري بن أوبانجي زاهلي زهيري كابو السلماية كباس مانكت بخانة وادا شاعر بن أو كعبش دجاتي بيغمبري صلى الله عليه وسلم هجوي كرت قصيبة بيغمبرو ببيامك يقول صلى الله عليه وسلم. بەڵام کاتێکەوە خەڵکانێکی زۆر ڕویان لە ئیسلام کرد، ئەویش بەرەو باوەشی ئیسلام هات لە ماڵێک لە ماڵی یەکێک لە هاوڵانی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم لە شەوە لە کاتی نوێژی بەیانیە لە تاریکایی دەموچاوی خۆی بەستایەوە و چوو لەگەڵ مسلمانان لە نوێژی بەیانی بوو. جا کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژەکەی تەواو کرد، کەعبی کوڕی زوهێر هەستاوە و گوتی ئەی پێغەمبەری خوددا، کەسێک دژایەتی ئەو دینەی کردبیتن و کەسێک قسەی بە تۆ وتبی، بەڵام ئێستا پەشیمانی بتە مسلمان، چیلۆ هەیە؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم گوتی ئیسلام لە ڕابردووی خەڵکان دەبورێ. گوتی ئاخر کەسەکە زۆر گوناحبار بی، گوتی دەرێم ئیسلام لە ڕابردووی خەڵکان دەبورێ. گوتی ئەگە کەعبی کوڕی زوهێریش بی، پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی با کەعبی کوڕی زوهێریش بی، ئێمە دەیبورین و عەفوی دەکاین. جا لەو کاتە یەکێک لە ئەنساریەکان ئەوانەی خەڵکی شاری مەدینە گوتی ئەی پێغەمبەری خوای ڕێگام بدە دەیکوژم. پێغەمبەر صلی الله علیه وسلم گوتی نەخێر، وەکو تۆ مسلمانە. جا لەو کاتەیە بۆ مسلمان پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمانی دایێ ئەو قەسیدەیە کە ئەوڕە دەیخوێنین، ئەو قەسیدەیە لە مەدحی پێغەمبەر و صلی الله عليه وسلم و مهاجرەکان گوتیە. کەواتە قسەی بە پێغەمبەر گوت، هەجا زوێنی بە پێغەمبەردا قسەی ناشرین، پاشان هات بۆ مسلمان کە بۆ مسلمان مەدحه مەدحی پێغەمبەرمانی کرد صلی الله عليه وسلم بە قەسیدەیەک. قەسیدەکە بەس دەست پێ دەکات سەرەتاکە بە بانەت سوعاد و باسمان کرد. ڕاستە بوویتە مسلمان، ڕاستە لە بەرامبەری پێغەمبەری صلی الله عليه وسلم، ڕاستە لە ناو مزگەوتی پێغەمبەری صلی الله عليه وسلم، بەڵام وا باو بە قەسیدەی جاهیلی بیدایەتەکەی هەر وقوف على الأطلال و إحياء الذكريات بوو، باسەکی خۆشەویستی تێدا بوو. لۆی ئەویش دەست پێ کرد بە بانەت فؤاد و بانەت سوعاد و فقلبي اليوم متبول، باسی دووری و تۆرانی سوعادی کرد، بەڵام ئەوە تەنها مقدمەکەی بوو. لۆی قەسیدەکە بەو بانەت سوعاد و لۆی هاتیە کە سەرەتای قەسیدەکە دەرێ بانەت سوعاد و زاکە گەیشتە ئەوەی مەدحی پێغەمبەر بکات لە قەسیدەکەی صلی الله عليه وسلم فەرمووی إن الرسول لنور يستضاء به
إن الرسول لنور يستضاء به مهند من سيوف الله مسلول لراستيا پیغمبری خوای صلى الله عليه وسلم پارچەیەکە لە ڕوولاکایی لە چراو لە نور پێغەمبەرمان صلى الله عليه وسلم شمشێرێکی تیژ کراوە لە دژی کافران پێغەمبەری ڕاقی و مثقفی تێگەیشت صلى الله عليه وسلم دەیزانی دابوونەری دوایە سەرکردەکان کاتێکە مەدەح دەکرێن دەبی دیاری بدەنە بەرامبەرەکان پێغەمبەر صلى الله عليه وسلم بوردەکەی شاڵەکەی خۆی بە دیاری بە کەعب بەخشی لۆیە قەسیدەکە ناوی لێندرا بوردا ئەو عەبایەیەک پێغەمبەریە صلى الله عليه وسلم کە بە دیاریدایە کەعبی کوڕی زوهێر بەڵێ ئەوە سەبارەت بە ژیانی کەواتە هەم قەسیدەی بانە سوعات هەم قەسیدەی بوردەشی پێدەرێن هەردوو ناوی پێدەگوترێت ئێستا دەچینە سەر باسکردنی قەسیدەکەی کەعب دەڵێ أنبئت أن رسول الله أوعدني والعفو عند رسول الله مأمول وقد أتيت رسول الله معتذرا والعذر عند رسول الله مقبول مهلا هداك الذي أعطاك نافلة القرآن فيه مواعظ وتفصيل لا تأخذني بأقوال الوشاة ولم أذنب وقد كثرت في الأقاويل پاشان دەڵێ إن الرسول لنور يستضاء به مهند من سيوف الله مسلول في عصبة من قريش قال قائلهم ببطن مكة لما أسلموا زالوا فما زال أنكاس ولا كشف عند اللقاء ولا ميل معازيل شم العرانين أبطال لبوسهم من نسج داود في هيجاء سرابيل بلى أنبئت أن رسول الله أوعدني هواليان دائما لقسان درين بيغنبري خواي هرشي ليك ديما أدبا احتراما لبر أوي هرششتي جوانية ناڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم تۆ هەڕەشت لێ کردیمە خیتابێکی غیر مباشر ناڕاستە و خۆ هەواڵێکم لۆ هاتێ لە قسان دەرێن پێغەمبەری خوای هەڕەشەی لە من کردیە والعفو عند رسول الله مأمول من ئومێدێکی زۆرم بە عەفو هەیە چاک دەزانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئومێدی لێبوردەی لێ دەکرێ وقد أتيت رسول الله معتذرا وقد أتيت بتأكيدها تملاي پیغمبری خوای صلی الله عليه وسلم رسول الله معتذرا هاتی معذر بین مو داوای لێبردن بکە والعذر عند رسول الله مقبول پیغمبری خوای صلی الله عليه وسلم بەهانەیە لێبوردەیە لەوەی لە خوای دەوێ خەڵکان داوای لێبردنی لێ بکەن ئەویش عذرەکان قبول دەکا بەهانەکان قبول دەکا لەبەرەوەی پارچەیەکە لە بەزەی و لە بەخشش مهلا هداك الذي أعطاك نافلة القرآن هێدی بە ئارام بە لەسەر خۆ بە پەلەمەکە ئەی ئەو پێغەمبەرەی کە خودای تەبارەک وتەعالا قورئانی بە دیاری بە تو بەخشیە فيه مواعظ وتفصيل پڕی ئامۆژگاری و ڕێنمایی جوان جوانە بە دوور و درێژی باسی شتەکانی کردیە لا تأخذني بأقوال الوشاة سزام مدى لمقرا تنها پشت بەستن بە قسەی دوو زمان و بە قسەی ئەو کەسانەی کەوا ناحەزن و فتنە دەنێنەوە ولم أذنب وقد كثرت في الأقاويل من هێندە تاوانبار نیمە کە لۆ تۆ باس کرایە ئەوەندەی لۆم و تو باس کرایە دەربارەی تاوانەکانی من خەڵکان زۆر لەوەی زووتریان کردیا زۆر لەوەی زیاتریان گوتووە بەڵام تەنها ناوی من بەد بۆ و زیاتر ناوی من بە خراپە هاتیە بەڵێ لە پاشانە دەرێ إن الرسول لنور يستضاء به رول پیغمبری خواه دکا صلی الله عليه وسلم و مدحی دکا بدوشتا مدحی دکا إن الرسول لنور سرتا وصفی پیغمبر دکا تشبیه پیغمبر من دکا صلی الله عليه وسلم بنور و بتسرا و بروناکایی کوا خلقان بهوی او ڕێگای ڕاز دەدۆزنەوە لە دێری دووەمیشا مەدحی پێغەمبەرمان دەکات صلی الله عليه وسلم بە شمشێرێک لە شمشێرەکانی خوای گەورە کە بەردەوام ئامادەیە لۆ بەرگریکردن لە دینەکەی في عصبة من قريش لتاقمێک بوو لە تیرەیەک بوو لە قڕەیش قال قائلهم ببطن مكة لما أسلم زولوا بەڵێ لە ناو جەرگەی قڕەیشە یەکێک لە قڕەیشیەکان هەستا و یەک بەدەنجی هاواری کرد گوتی مادەم ئێوە بووینە مسڵمان مادەم ئێوە بیر و باوەڕتان لە ئێمە جیایە یەڵە شارەکەمان لۆ چۆڵ بکەن و دەربەدەر و ئاوارە بێن زالوا مسلمانانیش بە فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوەی ئاژاوە و کوشتا لە ناو شارەکە براون نەبیتەوە شاریان چۆڵ کرد ڕۆیشتن فما زال أنكاس ولا كشف عند اللقاء
وانە بێ ترسنۆک بن، وانە بێ بێچەک و تفاق بن، وانە بێ بێدەسەرات و دەست و پێسپی بن، لۆیە ڕایان کردبیتێن. وەلا میل و معازیل و دۆڕاویش نەبوون، دۆڕاو نەبوون، نەڕووخا بوون، ورە بەرز بوون، تەنها لۆی لە ناو شارە شەڕ و ئاژاوە فتنە ڕوو نەداتن، لۆیە شاریان بەجێهێشت. شەم العرانین، ئینسانی بە عیززەت و بە شکۆ و بە کەرامەت و سەربڵند بوون. ئەبطال لبوسهم من نسج داود، جلوبەرژی پاڵەوانانە لەبەر بوو لە کاتی شەڕە، لەو قەڵغانانە و لەو زرانە لەبەر بوو کە یەکەمین کەس پێغەمبەر داوود عەلەیهی سەلام زرێ دروست کردیان. فی هەیجائی سەرابیل، و لە کاتی ڕووبەڕووبوونەوە جەنجیشا ئینسانی پاڵەوان و ئینسانی ئازا و چاونەترس و جلوبەرگ پاڵەوانانە بوون. بەڵێ ئەوە قەسیدەکەمان کردە کوردی، ئێستا شیکردنەوەیەک لە بۆ قەسیدەکەی دەکەین لەلایەنی ڕەوانبێژی و لەلایەنی زمانەوانی بزانین چی گرنگی تێدا هەیە. سەرەتا گۆتمان دەبی بیزانین غەڕەضی قەسیدەکەی واتە فەنی قەسیدەکەی، هونەری قەسیدەکەی، بابەتەکەمان چییە؟ بابەتەکەمان مەدح الرەسوول، مەدحکردنی پێغەمبەرمانە صلی الله علیه وسلم لەگەر مەدحی مهاجرین کۆچەر. مەدحی ئەنساری نەکردیە، لەبەر ئەوەی یەکێک لە ئەنسارەکان گوتی ئەی پێغەمبەری خوای بیکوژم، لۆیە کەعبیش لە دڵی بوو، مەدحی ئەنسارەکانی نەکرد، پشتیوانەکانی شاری مەدینە، بەڵکو تەنها مەدحی پێغەمبەری کردە صلی الله علیه وسلم لەگەر مەدحی کۆچەرەکان و مهاجرەکان. دەڵێ ئونبیئتو، هەواڵم درای تێ، ئونبیئا لەسەر وەزنی فوعیلا، ئەوەیان مەبنی للمەجهولە، فرمانێکی نادیارە. ئەدەبان چی کردیە؟ مەبنی للمەجهولی بەکارهێنایە، ناڕاستە و خۆ. لە پاشان دەری ئەنە چەندین جار باسمان کردیە. ئەنە یفید التەوکید، ئەنە لۆچە بەکاردێ لە بۆ تەئکیدی. ئەنە ڕەسوول الله ئەوعەدەنی، ئەوعەدەنی هەڕەشەی لێ کردیمە. ئەوعەدەنی بەمانای چ دێ؟ بەمانای هەدەدەنی، تەهدیدی کردیمە. پێچەوانەکە و ضدەکەی چییە؟ ضدەکەی بریتێ لە وەعەدەنی یان بەشەڕەنی، مژدەی دامێ. وەعەدە لۆ بەڵێندانی باشە، ئەوعەدە لە بۆ هەڕەشە لێکردنە. والعفو عند رسول الله مأمول، العفو لبنوي العذر القرآن، ئەوانە ئەلیف لامیان پێوێت جملەی ئیسمینە وەکو باسی دەکەن، جملەی ئیسمیش لە بۆ ثەبات و ئیستمرار بەکاردێ. مأمول لەسە وەزنی مەفعول، ئەوە چییە؟ اسم مفعولة لبابة مشتقات. وقد أتيت بضلنياية وهاتمة، قد تجس فعل ماضي يفيد التحقيق وتوكيد، معناه تحقيق وتوكيد ددا. وقد أتيت رسول الله معتذرا، هاتمة لاي بيغمبري خواي صلى الله عليه وسلم معتذر. ميمي مضموم كسر ما قبل الأخير قوتمان اسم فاعلة، ميمي مضموم كسر ما قبل الأخير اسم فاعلة، معتذر اسم فاعلة لبابة مشتقات. والعذر قوتم ألف لامي بيوت جملة اسمية دلالة ثبات ددا. مقبول وكو مأمول أويشيان اسم مفعولة. مهلا لسر خوبة، بڵێ لەو دوو بەیتە یەکەمیان خیتابی غێر مباشری بەکارهێنا بوو، ئێستا لە بەیتی سێمیان ڕاستەوخۆ ڕوو لە پێغەمبەرمان دەکا صلى الله عليه وسلم. بمهلا كمصدر نائب عن فعل أمره، بمعنى تمهل واتە لەسە خۆبە. بەڵێ ئەوەیان یەکێکە لە شێوازەکانی الأمر. هداك الذي أعطاك نافلة القرآن، فيه مواعظ وتفصيل، مواعظ مفردة كي موعظة، لا تأخذني، لا تستفع المضارعة مجزوم لا ناهية، كوات أسلوبك أسلوب النهي. أقوال جمعة مفردة كي قول. الوشاتش بمعنى دوزمان دي. لم أذنب لما كان فيها. قد كثرت، قد سجس فعل ماضي وتماناي توكيد وتحقيق ددا. الأقاويل
دەبتە ئەقوال. بەڵێ پاشان هەر کەعب دەرێتن ئینە الرەسوولە لەنوور یستەضاء به، لە ڕاستیە پێغەمبەری خوا چرایە. دەبینین لەوەیان دوو ئەداتی تەوکیدە بەکارهاتی، وەکو جارێک لە وزاریش هاتیتەوە ئەداتە تەوکید، دوو ئەداتی تەوکیدی، یەکەمیان ئینەیە، دووەمیشیان لە نور. لام بستە سەناو دەبتە تەوکید، لامی مەفتوح لامی بەفتحە چتە سەناوەک دەبتە تەوکید، کەواتە هەم ئینە تەوکیدە هەم لە ڕەسوولیش تەوکیدە، دوو تەوکیدی تێدا هەیە. مهند من سيوف الله مسلول، مسلولش اسم مفعولة لبابة مشتقات نقدو توكيدي تداهيا، بلكو لو بيتا وكو باسي دكين دو تشبيهش تداهيا. سرتا تشبيه پیغمبر ماني كده صلى الله عليه وسلم بنور، پیغمبر ما مشبه ونوركش مشبه به يا خاليها وبشيشان وش الشبه كش هدايته. بەڵام لە لای دووەمیان تەشبیهی پێغەمبەرمانی کردە بە موهەنەد بە شمشێر کە خاڵی هاوبەشیشان دیفاعکردنە لە دین. بەڵێ موهەنەد مرادفەکەی سەیف واتە شمشێر. سيوف الله مسلول في عصبة من قريش، قريش قبيلة عربية تسكن في جزيرة العربية، تيريش عربي بون لناو دورگە جزيرة دەژیان لە شاری مەکە. قال قائل، قائل لس وزن فاعل اسم فاعلة. بطن يعني ناو زرقاء يعني داخل. لما أسلموا أو لما ينفيني بلكو بمعنى حينما دي، حينما أسلموا زولوا، زولوا فعل أمر فرماني دا خوازي. زالوا فما زال أنكاس ولا كشف عند اللقاء ولا ميل معازل. طبعا أو لا ينافينا شم العرانين أبطال مفردكي بطلة واتبالوان لبوسش مفردكي اللباس. هيجاء بمعنى الحرب دي هروها مراد فشكشي هي كطرفي كوري عبد بكاري هنابو. الوغى، الوغى الحرب هيجاء هر هميان يق معنان هي ايشيا معناي حرب زنقو روبروبون ودداتين. بلي لقصيدك زياتر بتايبتي بيتكاني يكمي الشطر الاول لا راستي لبر او قصيدك لس الشكل جاهل نسرة راسه يستبويت مسلمان تازه بويت مسلمان بلام قصيدك لس الشكل قصيده جاهل نسرة عموديه ذات الشطرين يقربيها أو زلاي راستي. الشطر الأولي زياتر جملة فعلنا، الشطر الأولي زياتر جملة فعلنا، جملة فعلية كانش وكباس ما كل أبو بريستان جملة فعلي معناه حدث طارئ ددا. أنبئت، أتيت، مهلا، تأخذني، أو أنا فعلا فعليش معناه استدات دلالك حدث الطارئ رداوي كاتي مؤقت. بلام العفو، العذر، القرآن أو أنا جملة اسمنا، جملة اسمي قلت ما دلالة كيتسيا الثبات والاستمرار بردواميتيو نقوري. بلي استا باسي جياني كعب ما كرت هروها قصيدة كشمان باسكت كتسناويشي ليندراو لبرتش او ناوانا ليندراو البردو بانت سعات باشان هاتين قصيدة كما كرد كردي هروها شكرنا وكشمان لبو قصيدة كي كرد اليرا كوتايبا واني يكم دينين لواني داهاتو شكرنا ويشي لبو قصيدة كي دكانو لقر هل كدني بسيارة كاني وزاري بهواي السجبونين تان.